لە ئێستایەکێکی تر لە ڕۆمانە هەرە دیارەکان کە بە زمانی سویدی نووسراوە وەرەگەڕێتە سەر زمانی کوردی هەمیشە ئاماژەمان بۆ کردووە کە چەندێک گرنگە بڵین نووسین یاخود ڕۆمانی بەشێک لە نووسەرە هەرە دیارەکانی کورد جا ئەوەی ئێمەش بتوانین لە ڕێگەی وەرگێڕانەوە و لە ڕێگەی ڕۆمانەکە جارێکی تر ئاشنا بین بە بابەتە ئەدەبیاتەکانی وڵاتە زیندوەکان دیارە کەریم تاقانەیەکێک کە لە بڵین کەسایەتی هەرە دیارەکانی نێو دنیای وەرگێڕانی کوردی و خاوەنی چەندین بابەتی دیارە لە نێو ئەدەبیاتی کوردیا لە ئێستاە یەکێک لە ڕۆمانە هەرە دیارەکان کەویش تیۆدۆر کالیفات تێدەسە بگومان ئەم ڕۆمانە یەکێک لە ڕۆمانە پرچێژ و هەرە تایبەتەکان کە وەرگێڕاوە بۆ سەر چەندین زمانی زیندوی جیهانی و بە خۆشحاڵیەوە لایەن زۆر بەڕێز کەریم تاقانەشەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و خوێنەرانی کوردیش لایەندەیەکی نزیکە ئەتوانن ئەم ڕۆمانەیان بەردەست بن. کەریم تاقانە وەرگێڕی دیاری کورد لە نوێترین بەرهەمی خۆیدا ڕۆمانێکی تیۆدۆر کالیفاتدێس بە ناوی ژیانێکی دیکە لە زمانی سویدیەوە وەرەگەڕێتە سەر زمانی کوردی و بەم زوانە چاپ و بڵاوی ئەکاتەوە. کەریم تاقانە وەرگێڕی دیاری کورد ڕایگەیاند تیۆدۆر کالیفاتدێس یەکێکە لەو نووسەرانەی چەند مانگێک دوای گەیشتنی بە سوید ناویست و هەرزووش سەرنجی ڕاکێشاوە. لەبارەی ناوڕۆکی ڕۆمانی ژیانێکی دیکە کەریم تاقانە ئاماژەی بۆ کرد ژیانێکی دیکە یادداشتە ڕۆمانێکی تایبەتە لەو بارەیەوە تیۆدۆر سەرەتا بە زمانی یۆنانی نووسیوێتی کە زمانی دایکێتی دواتر هەر خۆی بە سویدی ئەینووسێتەوە. تیۆدۆر باسی ڕۆڵ و گرنگی ئەدەبیات و زمانەکات داعش ڕەگەزپەرستی ئازادی ڕادەربڕین ئاستەنگەکانی دیموکراسی ڕۆڵی ئەدەبیات خۆشەویستی بۆ نیشتیمان دایک و زمانی دایک ئەمانە بەشێک لەو پرس و ئاخەوتنانەی تیۆدۆرن کە لەم ڕۆمانەدا لایەن لێکاتەوە و ئان و ڕوژانە.